بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەوەی بووین کە ئەو هەموو خوین و خەباتەی باڵەکەتی هەموو شۆڕشێک لە دوایەکەکانی لەسەردەستی ئێمە پێکاتی ئێمە چاوەڕوانی ئەوەی بووین بەنەو ئەشیدی دەسەڵات پاداشتمان بکاتەوە و ئاسایشیش لە وڵاتی بۆ ئەوەیە سەروەت و سامان و سەری خەڵک بپارێزی بەڵام بەداخەوە لە وڵاتی مە پێچەوانە بۆ ئاسایش خەڵکی خۆی و گەنجانی خۆی خەڵتانی خوێن ئەکا ئێمە لەبەر ئەوەی کە جارەشی دی ئەو شتە دووبارە نەبیتەوە بەڕاستی بڵین هەموو کەسەکان هەموو باڵەکایەتی ئەنجومەنی باڵا بڕیاریدا ئەمە ئەو وەسعی بە یاسا یەکلا بکەینەوە لەوەی خوا نەخواستا هیچ ڕۆڵەیەکی دی خوینی نەڕژێ بەڵام بەمەرجێک دەبی ئەو کابرایە تاوانبارە بە سزای خۆی بگا ئەوجا چ تاوانبارەکە ڕادستی بنەماڵەکان بکەنەوە کە شەهید و برینداریان لێکەوتیتەوە چ بەدەستی خۆیان ئیزراعاتی لەگەڵ بکەن و لە ناوی بن ئێمە سوپاسیان دەکەین ئەگە ساحیبی بەڵێنی خۆیان بن کە ساحیبی بەڵێنی خۆیان نەبن بەڕاستی زەرەر دەکەن و سپەینێکە ئیشان بەمە هەر دەبیتەوە ئەوجا ئێمە هیوادارین من تهدید نەکردی و تهدیدیش ناکەین دڵنیابن ئێمە لەگەڵ خودی بکوژەکە لەگەڵ خودی جەرائیمەکە ئێمە ڕەفتارەکەین بە هیچ شێوەشی پەنال و خەڵکی بێتاوان نابین کە ئەم کەسیان داوەتە یاسا و هیچ ڕەتفعلی خراپیان نەبووە و ئیشەکە لە ئەوەل دقە داوتیانە دادگە و پۆلیس و ئەو ئەکەشی بە ئێمەیان سپاردووە کە ڕادستی یاسایان کردووە بە تیمی پارێزەرانی ئێمە لە معهدی ئینتەرناشنال ڕایتس ئینستیتیوت IRI ئێمە تیمێک لە پارێزەرانمان تەرخان کردو بۆ ئەم بابەتە لەگەڵ هاوپیشەکانم کاکشوان لە کالێرێ و هەروەها کاک ڕێباز خەڵکی قەسرێ هەردووچیان ئێمەش خۆشم سەرپەرشتی تیمەکە دەکەم ئینشاءالله ئێمە پاشەوەی کە لە ڕۆژی یەکشەمەوە هەموو ئەو بریندارانە لەگەڵ کەسوکاری شەهید کە وەکالەتمان بۆ دەکەین بە ئەمانەتەوە ئێمە ئەرکەکە جێبەجێ دەکەین و هیوادارین دادگەشت بە بێلایانی بڕوە ئێمە تا ئەو کاتەی کە دادگە بە بێلایانی بڕاتون و ئێمەش دەگەڵیان دەڕێنێک ئەگەر زانیشمان خوا نەخواستە ئەگەر هەر تەسیلاتێکی جانبی لەسەر دادگا هەبێ ئەو کاتە دیسان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕای دەگەێنین کە دادگا بێلایان نییە بەڵام لە ئێستادا زووە نامانە بێ پێش حەدەس بکەوین دەمانەوێت قۆناغەکانی دێکۆڕینەوە چکە تازە سەرەتایە هێشتا وەکو پێویست ئەو کەسانی کە بریندار بوونە نەچونێتە بەردەم دادوەر و کەسوکاری خودی کەسوکاری تاوان لێکرا و شەهید حەسەن ئەوانیش تا ئێستا نەچونێتە بەردەم دادگا ئیفادەکانیان تەزدیق نەبووە بۆیە ئەو کاتە ئینشاءالله بۆ ڕای ڕای دەگەێنین.